Ще один тиждень, коли Україна живе, попри усі ڤلۆدیمیر زلنسکی سەرۆکی ئۆکراین دەڵێت رووسیا بە توندی هێرش دەکاتە سەر خۆرهەڵاتی ئۆکراین و هەفتەیەکی زۆر گرنگ چاوەڕوانیانە. ڕەمەزان قادیرۆف سەرۆک کۆماری چیچانیش کە هاوپەیمانی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیایە و لە شەڕدا بەشدارە دەڵێت لوهانسک و دونێسک کۆنتڕۆڵ دەکەنەوە و دواتر کییڤ و ماریۆپۆلیش داگیر دەکەن. لێدوانی ئەو دوو گەورە سەرکردەی ئۆکراین و چیچان ئاماژەیەکن بۆ ئەوەی پێشبینیەکان لەبارەی نیازی رووسیا بۆ داگیرکردنی خۆرهەڵاتی ئۆکراین ڕاست دەرچوون و فراوانکردنی هێرشەکانیش نزیکە. Ще один тиждень, коли Україна زلنسکی لە گرتەیەکی ڤیدیۆییدا ڕایگەیاندووە هەفتەی داهاتوو بۆ ئەوان زۆر گرنگ و پڕئاڵۆزی دەبێت چونکە رووسیا دەیان هەزار سەربازی بۆ کۆنتڕۆڵکردنی خۆرهەڵاتی ئۆکراین کۆ کردوتەوە و ئۆپراسیۆنی زۆر فراوانتر ئەنجام دەدەن و هێرشە موشکیەکانیشی زیاتر دەکات. Російської Федерації робимо все, هێشتا ئۆکراین بەردەوامە لە ژیان سەرباری هەموو هەوڵەکانی رووسیا بۆ ڕووخانمان. ئێمە بەرگری لە خۆمان دەکەین و پەیوەندەکانمان لەگەڵ هاوبەشەکانمانە پتەوتر دەکەین و هاوکاری دەکرین. بەڵام پێمان باشە سزای زیاتر بەسەر رووسیادا بسەپێنرێت. رووسیا بەنیازی داگیرکاری و هێرشی گەورەیە لە خۆرهەڵاتی ئۆکراین. ئێمە ئامادەین بۆ وەڵامدانەوە. ми готуємось до цих їхніх дій. Я получил все доклады от всех командиров. لێدوانێکی ڕەمەزان قادیرۆف سەرۆک کۆماری چیچانیش دەری خستووە کە مەترسیەکانی زلنسکی لەسەر بەردەوامی هێرشەکانی رووسیا و فراوانترکردنیان لە جێی خۆیدایە. قادیرۆف لە تۆمارێکی دەنگیدا ڕایگەیاندووە هێزەکانی رووسیا هێرش دەکەنە سەر ماریۆپۆڵ و کییڤی پایتەخت و شارەکانی تریش. دەشڵێت یەکەم جار لۆهانسک و دونێسک لە خۆرهەڵاتی ئۆکراین و دواتریش کییڤ و شارەکانی تر کۆنتڕۆڵ دەکەن. لەلایەکی ترەوە داواکاری گشتی ئۆکراین ڕایگەیاندووە دوای کشانەوەی هێزەکانی رووسیا لە کییڤ کە مەبەست لێی ئامادەکاریە بۆ هێرشەکەیان لە خۆرهەڵاتیە وڵاتە 1222 تەرم دۆزراونەتەوە. لێپرساوانی ئۆکراین لێکۆڵینەوەیان لە 5600 حاڵەتی تاوانی جەنگ ئەنجام داوە و زیاتر لە 500 تاوانباری جەنگیشیان دیاری کردووە کە گەورە لێپرساوانی سەربازی و حکومی رووسیایان تێدایە. Там заставили.